مامۆستا فەتحوڵا گولەن لە ڕێپۆرتاژێکدا لەگەڵ گۆڤاری ئەهرامی عەرەبی ئاماژەی بەوەدا کە ڕەجەب تەیب ئێردۆغان سەرۆک کۆماری تورکیا دووبەرەچی خستۆتە نێوان هاوڵاتیانی تورکیاوە. گۆڤاری ئەهرامی عەرەبی دووهەمین ڕێپۆرتاژی خۆی لەگەڵ مامۆستا فەتحوڵا گولەن ئەنجامدا و تیایدا بابەتە هەنووکەیەکانی تورکیا و ناوچەکە تاوتوێکرا. ئەمەی خوارەوە بەشێکە لەو ڕێپۆرتاژە. دەتوانی باسی ئەو پێگەیەمان بۆ بکەیت کە بزافی خزمەت لە تورکیا و دنیادا پێگەیشتووە؟ ئەم بزافە بەڕێزەوە سەیری هەموو مرۆڤێک دەکات و لە جیاتی ئەوەی جیاوازیەکان بە هۆکاری شەڕ ببینێت بە هۆکاری دەوڵەمەندیان دەبینێت و هەموو کەسێک بە تایبەتمەندیەکانی خۆیەوە قبول دەکات و لە کۆمەڵە مرۆڤێک پێکاتووە کە لە چواردەوری بەهای مرۆڤایەتی بەرزی وەک دەستگرتنی گەنجەکان لە ڕێی پەروەردەوە کۆبوونەتەوە. دەستگاکانی پەروەردە، نەخۆشخانەکان، ڕێکخراوەکانی یارمەتی مرۆیی، پرۆژەکانی دیالۆگ لە چوارچێوەی ماقوڵیەتی قورئاندا کار دەکەن و دەتوانین بڵێین مرۆڤەکانی ئەم بزاڤە لەم چوارچێوەیەدا کاری خۆیان ئەنجام دەدەن. بەهۆی ئەوەی زۆرینەیان موسڵمان و ئیلهامیان لە ئاینی ئیسلام وەرگرتووە، باوەشیان بۆ موسڵمانان و هەموو مرۆڤایەتی کردوێتەوە و ئامانجیان ئەوەیە خزمەت بە هەموو مرۆڤایەتی بکەن. ئەوان ئێستا لە 160 وڵاتی دنیا لەگەڵ زۆر بیر و ڕای جیاواز دەخۆیان بەم کارانە هەستاون و باوەشیان بۆ مرۆڤەکان کردوێتەوە و پرۆژەکانی خۆیان ئەنجام داوە. ئەو ڕەشبگیریەی دەسەڵاتدارانی تورکیا بەرامبەر هاوڵاتیان دەستیان پێکردووە لە وڵاتانی دنیاش هەمان کار ئەنجام دەدەن. ئێستا یەکەم ئەرچی دیبلۆماتکارە تورکەکان لە دەرەوەی وڵات ئەوەیە خوێندنگاکانی بزاوی خزمەت بخەنە سەر وەقفی مەعاریف یاخود دایان بخەن. تەنانەت بەبێ ئەوەی گوێ بە یاسا نێودەوڵەتیەکان بدەن، هەوڵ دەدەن هاوڕێکانمان لەو وڵاتانە بخەنە فڕۆکەیەکەوە و بیان بنەوە بۆ تورکیا. بەڵام تەواوی ئەم زوڵمانە بووە هۆکاری شکست کە ئەوان بە خەیاڵیاندا نەهات بوو، بیریشیان لێ نەکردبووە. ئەویش ئەوەیە هەموو دنیا بزاوی خزمەتی بە شێوەیەکی باشتر ناسی. هەموو دنیا لەوە تێگەیشت کە ئێمە لە کەسانێک نین کە ئیسلامیان کردوتە ئامرازی دەستی سیاست و ئەمەش بووە جێگەی مەراقیان و لە هەندێک شوێنیش بووە جێگەی ڕوتێکردنیان. ئەمەش ئەگەرچی باجەکەی زۆر قورسە، بەڵام لە هەمان کاتدا لوتفی جەنابی حەقیشە بەرامبەر ئەم بزاڤە. دوای و جیاوازی کەوتە نێوان ئێوە و ئێردۆغانەوە، ئایا ژماری ئەو کەسانی سەر بە بزافی خزمەت بوون ڕووی لە کەمی کردووە؟ لە نێوان ئەو کەسانەی بەباشی بزاوی خزمەتیان ناسی بوو یاخود دڵیان پێدا بوو، زۆر بەکەمی ئەم حاڵەتە بینراوە. بەڵام لە نێوان ئەو کەسانەی پەیوەندیەکی لاوازیان هەبووە بەهۆی ترس و فشارەوە لە حاڵی ئێستادا بێدەنجی یاخود دوورکەوتنەوەیەکی کاتیان هەڵبژاردووە. ئەمەش دەبێت وەک حاڵەتێکی ئاسایی تەماشا بکرێ. لە کاتێکدا گەر دەوڵەتێک بە تەواوی هێزیەوە هێرش دەکاتە سەر کۆمەڵێک کەس و وەک قۆچی قوربانی مامەڵەیان لەگەڵ دەکات، دەوڵەتی تورکیا لە هەندێک وڵاتی دەرەوەش کاریگەری داناوە بەهۆی بەرتیلدان و بەکارهێنانی هەڕەشە و پەیوەندیەکانی نێوان هەردوو لاوە. کاریگەری لەسەر هەندێک حکوومەت داناوە و خوێندنگەکانی بەداخستن داوە یاخود ڕادەستی وەقفی مەعاریفی کردوون. بەڵام لە وڵاتانی ئەمریکا، ئەوروپا، ئوسترالیا، لە ئەفریقاشدا، میسر و نێجیریا و کینیا و باشووری ئەفریقا لەبەر ئەوەی نەیانتوانی مرۆڤەکان بە پارە بکڕن، ئەم کارەیان بۆ نەچوە سەر و سەرکەوتو نەبوون. بە پێچەوانەی ئەم فشارانەی حکوومەتی تورکیا و ئەو زۆڵمەی ئەنجامی دەدات بووە هۆکاری ئەوەی لە زۆر شوێنی دنیا ڕوویەکی ئەرێنی بە بزاوی خزمەت بدات و ڕووی تێبکرێت. هەندێک لە وڵاتانی ئەوروپاش خۆیان کرد بە خاوەنی ئەو هاوڵاتیانەی لە دەستی زوڵم و زۆرداری کاربەدەستانی تورکیا هەڵدێن. زوڵم هەتا ڕادەیەک بڕدەکات، کاتی سیاسیەکان سنووردارە، لە ڕێگە دیموکراسیەکانەوە هەر ڕۆژێک بێت دەبێت بڕۆن. بەڵام ئەم بزاڤە کە لەسەر بنەمای خۆشەویستی و دڵخوازی دامەزراوە، بە پشتیوانی خوا هەر شوێنێک کە توانای گەیشتنیشی نەبێت لە دڵەکاندا هەر کاریگەری خۆی دادەنێت و لەو شوێنانەشی توانای گەشتنیان هەیە بەردەوامی دەدەن بە دام و دەستگاکانیان. بەهۆی کۆشی دڵسۆزانەوە توانراوە خوێندنگە و نەخۆشخانە و ناوەندی دیالۆگ بکرێتەوە. ئەو دەستگایانە لە ڕۆشنکردنەوەی هزرەکاندا کاریگەری زۆریان هەبوو. کار و چالاکیەکانیان بە چشنی جاران و بۆ پەڕی چڕیەوە بەردەوامی هەیە یاخود بە بەراورد لەگەڵ جاراندا گۆڕانکاریان بەسەر هاتووە. خزمەتکردنی مرۆڤایەتی لەبەر ڕەزامەندی جەنابی حەق لە ڕوانگەی دین و مرۆڤایەتیشەوە ئەرچی سەرشانە. ڕێسا سەرەکیەکان ئاشکران و گۆڕانکاریان بەسەردا نایەت بۆ بەدیهێنانی دنیایەک کە هەموو مرۆڤەکان بە ئاشتی و هەماهەنگی لەگەڵ یەکدا دەژین. هەموو مرۆڤێکیش هەست بە سەربەرزی خۆی بکات و هەموو کەسێکیش بەڕێز و لێبوردەیەوە لە یەک نزیک ببنەوە و باوەشیان بۆ یەکدی کردبێتەوە.
پێویست بە هەوڵی جددی دەکا لە بواری پەروەردە و کایەکانی تری ژیان، بەڵام بە گوێرەی کات و هەلومەرجی بارودۆخە جیاوازەکان شێواز و فۆرماتی ئەم جۆرە خزمەتانە گۆڕانکاریان بەسەردادێت.